نەخۆشی تای خوێنبەر بوون بە یەکێک لە نەخۆشیە ترسناکەکان دادەنرێت و ئەگەری 140 مەترسی مردن لەسەر گیانی توشبوو دروست دەکات. بە وتەی پزیشکانیش لە ئەگەری تەشەنەکردن یاخود بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە تا ڕادەیەک مەترسی بۆ سەر هاوڵاتی دروست دەکات. بەرپرسێکی وەزارەتی تەندروستیش دەڵێت لە ئێستادا یەک حاڵەتی توشبوو لە کوردستان هەیە و ئەویش لەژێر چاودێری پزیشکیدایە. دەشڵێت لە ئێستادا ژیانی ئەو نەخۆشە جێگیرە و هەموو ڕێگایەکی پاراستنیش بۆ بڵاو نەبوونەوەی ڤایرۆسەکە گیراوەتە بەر. ئەو نەخۆشیە ڤایرۆسی تای خوێنبەر بوون تەنها یەک حاڵەتمان هەیە، ئەویش ئێستا لەژێر چاودێری پزیشکیە. خۆشبەختانە تا ئێستا باری تەندروستی جێگیرە، ومێدی ئەومان هەیە بە تەواوی چاک بێتەوە. هەموو ئەو چارەسەری پێویستیانەی کە ئەو نەخۆشیە پێویستێتی بۆی دەکرێتن لە ڕەدهەی تایبەتە ڕەدهەی جیاکردنەوەی نەخۆشە گوازراوەکان لەوێندە لەژێر چاودێری پزیشکیە و ئەو ڕێشوێنانە تر کە پێویست بوونە بۆ کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکە بۆ ئەوەی نەگوازرێتەوە بۆ شوێنی تر دەستکراوە بەڕشاندنی ئەو شوێنەی ئەو گوندەی کە نەخۆشەکەی تێدا بووە. هەروەها لێژنەی باڵای کۆنتڕۆلی نەخۆشی هاوبەشەکان چاڵاک کراوەتەوە کە لێژنەیەکی هاوبەشە لێمان وەزارەتی پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی کشتوکاڵ بشی ڤێتەرنەری چکەوان پەیوەنددارن بەو نەخۆشیە. ئاماژگاری ئێمە بۆ هاوڵاتیان ئەوەیە کەوا پێویست بە ترس ناکاتن، دوورکەونەوە لە کڕینی گۆشت لەو شوێنانەی کەوا فەرمی نینە، یعنی ئەو گۆشتانی لەسەر شەقامەکان دانراوە، ئەو ئاژەڵانی لەسەر شەقام کە سەردەبڕێن بە شێوەی نایاسایی. پسپۆرێکی تەندروستیش دەڵێت نەخۆشیەکی ڤایرۆسی و لە ئاژەڵانەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. ئەو پزیشکە ئاماژە بەوەش دەکات لە سەرەتای نەخۆشیەکەدا چەند نیشانەیەک لەسەر کەسەکە دەردەکەوێت کە پێویستە نەخۆش زووتر پشکنینی بۆ بکرێت. نەخۆشی تای خوێنبەر بوون نەخۆشیێکی ڤایرۆسیە، سەرچاوەکەی کۆمەڵە ڤایرۆسیەکە. ئەم جۆرەی کە ئێستا هەیە بەهۆی جۆری ڤایرۆسی کۆنگۆیە. سەرچاوی ئەم ڤایرۆسە دەکرێت لە ئاژەڵ بێت بۆ نمونەوەکو مشک و جورجو ئەم جۆرانە. لە ڕێگەی مێشێک بە ناوی گەنەوە ڤایرۆسەکە ئەگوازرێتەوە، هەم توانای گواستنەوە هەیە بۆ مرۆڤ، لە ڕێگەی گەزینەوە هەم توانای گواستنەوە هەیە بۆ ئاژەڵ، واتە کۆمەڵە ئاژەڵێکی تر توش بکە بۆ مەڕە مەزینە هەر ئاژەڵێکی لەم جۆرانە و ئاژەڵی توشبوو لە ڕێگەی بەرکەوتنی بە مرۆڤەوە نەخۆشەکە توش بکات. کاتێک ڤایرۆسەکە ئەچێتە جەستەی کەسێکی ساغەوە لە ماوەی 1 ڕۆژ بۆ 3 ڕۆژ واتە کەمتر لە 2 هەفتە ئەکرێ نیشانەکانی تیا بەدارکەوێت. نیشانە سەرەتاییەکانی ئەم نەخۆشیە بریتە لە وەک لە ناوەکەیەوە دیارە تای خوێنبەر بوون، بریتە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشی کەسەکە، ژانە سەرە پشتێشەیە، ئازاری ماسوولکە و جومگەکانی لە شەوەیەکی گشتی، بێهێزیە، ڕشانەوە، سکسون، ژانەسک، ئەمانە هەمووی ئەگرێت. لە یەکی لە قۆناغیان نەخۆشەکە ئەگرێت پەڵەی سوور خوێنبەربوون لە جەستەی کەسەکە ڕوو بدە، هەر لە قۆناغێکی زوو و نەخۆشەکە سەردانی پزیشک و نەخۆشخانە بکات بۆی نەخۆشەکەی دیاری بکرێت و لە هەمان کاتدا چارەسەریش بە پێی نیشانەکانیت. بەوتەی پسپۆڕانی تەندروستی نەخۆشی تای خوێنبەر بوون لە ڕێگەی مێشێکەوە دەگوازرێتەوە بۆ ئاژەڵان و هاوکات لە ڕێگەی بەرکەوتنی مرۆڤ بە ئاژەڵی توش بوو یاخود خوێنی ئاژەڵانەوە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. بەپێی ئامارەکانیش لە عێراقدا 4 حاڵەتی مردن بەو نەخۆشیە ڕوویانداوە و حاڵەتێکی مردنیش لە کوردستان تۆمار کراوە. وێڕای ئەوەی لە ئێستاشدا حاڵەتێکی توش بوو بەو نەخۆشیە تۆمار کراوە. بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیەش لێژنەکانی تەندروستی لە حاڵەتی ئامادەباشیدان و ڕێوشوێنی پێویستیان گرتۆتە بەر. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.